حسر چاوه من دبره وقبارنا بوهاره عقیر و مش ایش و علم لسر مداد باره مجور نگود باور نکن دشمن وقوری هاره دیلان وی دیلان صبرا دیلان لە ناکاوێکدا ون بووی و هیچ کارێکی تازەت نبینین. بازاری کوردستانی و هنەری کوردستانی ترسام لێ توانم بڵێم سوۆشال میدیا بۆ ئەوانە غەدرێکی زۆر گەورە بوو بەڕاستی. کە خۆم خۆشم دیت ترسام لەخۆ دوای سوۆشال میدیا بەشی زۆری فەیکم دڵمشکە هەر کەسێک کە مایکێک بگرێتە دەست دەبێت بە گۆرانی بێژ. ئەو زیلی هەشتاکان و هەفتاکان باشترین زیلی ژنن وەکو گۆرانی بێژ نابیندرێن وەکو مۆدێلێک دەبیندرێن. بە بڕوای من کەسێک نەتوانێت لایف گۆرانی بڵا گۆرانی بێژ زۆر مەشهور بوو بەڵام کەم کەس هەبوو بزانێ ئەم گۆرانێکی نازیان. لێ گۆرانی نەڵم دەمرم گۆچانی عەزەتی موسان پێنێت لێی دەم و گەنجم من ئەوم هەستم کرد زۆر بەوە تێکچووی کە کۆمەڵک کۆمنتت هاتبوو بۆت. بەڵام ئەمن وەکو خۆم وەکو نازی دڵم بۆی خۆشە کە تۆڕۆیی لە چاومڕۆی خەوی من کە تۆڕۆیی لە چاومڕۆی خەوی من لە بسکدڕەش ترامەنگە شەوی من لە بسکدڕەش سڵاو لەوێ نازی خان سلااو ڕێز بۆ جەنابیشت مەمنونم سپاس تەندروستی چۆنە؟ وەڵا باشم زۆر سپاس جەنابەت چۆنی؟ حاڵ و سەحەتتان؟ هیوادارم زۆر باش بن ڕاستەکە من منیش باشم باش بن. زۆر سپاس ئەمنیش چاوم ڕوون دوای ماوەیەکی زۆر جەنابتم دیتەوە دەبێ مش پرسیارە لێ بکەم لە ناو بەرنامەکەیدا حتمەن بۆ دیانی دیارم گۆرانی تازە زۆر بەکەمی دیارە وەڵی ئەو فترێ مەشغوڵی خوێندنم دەمەوێت خوێندنەکەم تەواکەم دووبارە بە شێوازێکی باشتر دەست بەڵام من شەمان پرسیار لە تۆ بکەم بزانم کە تۆ لە ناکاوێکدا ون بووی و هیچ کارێکی تازەت نبینین. چەند ساڵێک خەریکی خۆم و یەکسەری کێشەی تایبەتی خۆم هەبوو بەڵێ ئیتر دوایە دەستم بێ کرد ئیشم هەر کردو هەر کارم کردو ئەلان تقریباً 14-15 گۆرانی ئامادە هەیە بڵاو نەکردووە نا خاتیوێکی یەکەم جار کە 2021 کاتمەوە بازاری کوردستانی و هونەری کوردستانی ترسام لێ بەڕاستی چونکە هەستم بەوەی کرد لە بازار و هونەری کوردستانی بەس لایک و ڤیۆ ئەوە زاهیری شتەکان هەڵدەسەنگاند یعنی لە باتینی هونەرمەندەکەی و لە دەرونی هونەرمەندەکەی بەڕاستی کەم هەبوو قیمەتی بۆ دانێن ئەوە مشکلە بوو ئیدی ترسام وەلی ئێستا ناترسم چکە بۆ دڵی خۆم گۆرانی دەڵام سەرکەوتو دەبیش مەمنونم سپاس دەزانی خەڵکانێکی زۆر لەو گۆرانی بێژانەی کە شۆرەتێکی زۆر باشیانە بوو خەڵکانێکی زۆر خۆشیان دەویست لەگەڵ هاتنی ئەو سوۆشال میدیا و ئەوانە دەتوانم بڵێم سوۆشال میدیا بۆ ئەوانە غەدرێکی زۆر گەورە بوو بەڕاستی یعنی بۆ ئەو جیلەی تر جیلە تازەکەی تر پاڵپشتێکی زۆر باش بوو بەڵام بۆ جیلەکانی پێشووتر ئەوانەی کە ناودار بوون و گۆرانی بێژی زۆر باش بوون غەدرێکی زۆر گەوریان لێکرا بەڕاستی لە سوۆشال میدیا نەیانتوانی وەکو جیلەکانی ئێستا ئەکتیڤ بن لە هەمان کاتشدا ستێپ بای ستێپ دوورکەوتنەوە لە گۆرانی گوتن هەست دەکەم جەنابشت تووشی هەمان ئەو غەدرەبووی کە لە سوۆشال میدیا کرا تا حدێکی زۆر بەڵام ئەمن چۆن بڵم زۆر ئەو چکە من واقعی دەژیم بەڵێ واقعی دەژیم دەنگ و هونەری خۆم واقعی بخۆم دەبینمیدی یا مەسەلەن کەسانێک کە لە نزیکەوە ئەمن بەو باوەڕێ گەیشتم نازانم پێی تەمەنم گەورە بۆ کە بەو باوەڕێ گەیشتم کە ئەو شتەی ئەو لیزەتەی لە واقعیەتدا هەیە لە مەجازیدا نییە ئەمن بخۆم وەکو کەسایەتی خۆم پێم وایە ئەو شتێکە لە واقعیەتدا هەیە لە مەجازیدا نییە مەجازی ناوی مەجازیە دوای سوۆشال میدیا بەشی زۆری فەیکم 180 بەڵێ 120ەکەی قەینا 120ەکەی نا چونکە کەسانێکیشی تێدا بە دڵ و بە ڕۆح ئیش دەکەن هەست پێ دەکەم ئەمن کە چاو لێ دەکەم زۆر بەکەمی بەڵێ تەبعەن ئەمن زۆر لە بلوتوس و لە سوۆشیال میدیا و شتیوە زۆر نزیک نیم
چونکە حەز دەکەم ئەوانە زەرەر دەگەینێ ئەم زۆرتر کتێب خوێندنەوەم پێ خۆشە زۆر باشە مباشر گۆرانی کوتنم پێ خۆشە سۆلفێژم پێ خۆشە سۆلفێژ. و ژیانی حەقیقیم پێ خۆشە بەڵێ. یعنی زۆر لە نیو سوسیال میدیادا تەمەنی خۆم ئەوەی ماوە بە فێڕۆی ناتەوە خوێنەرێکی باشی باشم زۆر چی دەخوێنیتەوە کتێبان من زۆرتر چۆن بڵام ڕۆژناسی دەخێنمەوە ڕۆمانی دەخێنمەوە ئەوانە زۆر باشە بەڵێ با پرسیارێکی دەروون ناسی دەخێنەوە ئاها علم النفس بەڵێ قورسترین ڕەخنە لە تۆ گیرا بێ کە زۆر پێی بریندار بووبێ چی بووە بیرت ماوە با تازە بەرنامەیەکمان هەبوو زۆر خەڵک بریندارکە نیم چونکە بەڕاستی وا بوو کە خۆم خۆشم دیت ترسام لەخۆ یعنی واقعا ترسام بەس هیوادارم ئەوانەی کە ڕەخنەیان لێگرتم ڕەخنەکەش شتی ناخۆش نەبوو وەکو بۆ هونەرمەندەکانی دیکە دەنووسن یعنی بۆوانیان ئەوانیان بە من کوتپایدیە من دەبوو هەر ڕۆژپان بووم بام بەس من زۆر قەویم زۆردا زۆر کوتیان مەسەلەن زۆر پیر بووی چاغەریبی وێرانی کردووی درێژ بن ئەمیش تەمەنە خۆ من ناتوانم ڕایگرم ڕاست تەمەنە دەڕوا 10 ساڵ تەمەنێکە ئەگەینا ئەو زیلی هەشتاکان و هەفتاکان باشترین زیلی ژنن یعنی ئەوەی نەچراڵیەت ڕۆحیەت کوڕە خواردن دروستکردن کوڕە ژیان ڕاگرتن کولتور ڕاگرتن زۆربەی هەشتاکان و هەفتاکانن ئەوی ئێستا یعنی منش دڵخۆش بووم بەخۆشم هەشتاکانی ناوەکەن بەس هەفتاکان و هەشتاکان بەڕاستی ئەوە دەتوانن ڕاپرسێکی دانێن ئەمن پێم وایە جیلی زێڕینە نا جیلی ئێستاش زۆر وشیارن زۆر ئاگاهن بەڵام بڕێک تێکەڵاوی دنیای سۆسیال میدیا بوون دنیای سۆسیال میدیاش بڕێک بە حەڵەتدا دەبا واد لێ دەکا بڕێک لە ڕاستیەکان و لە واقعیت دوور بێەوە ڕاستە نازیخان ئەگەر پرسیاری ئەوەی لێ بکەم چی قوربانیەشی دابووی ببێ بە نازێ دڵم شکا دڵشکە دڵم شکا زۆر بە سەختی پێگەیشتم بەس وەکو ئەوەی سەتلە پڕشیرەکە هەیە لاقاوێکی لێ دەدەن و دەیڕێژن ئەوە دڵمی شکاند بۆیە مدەتێکی زۆر بێدەنگی ماڵ بژات هیوادارم جارێک دڵت نەشیە نا ئێستا زۆر قەوی بووم لەباری ئێنەرژیکی و ئەوانە چونکە خۆشمەر کتێبێکم بەدەستەوەیە بەڵێ بەڵێ کتێبێکم بەدەستەوەیە تەنها شتێکی کە ئێستا زیندوم ڕادەگرێ هەر ئێنەرژی دەرمانی وەکو تەبیعەت لە ناو سروشت و ئێنەرژی مدیتیشن و خەلسە و ئەو زۆر شتانە ئێستا من ماوەیەکی زۆرە و باعیسی وەی بوو کە من لە نەزەر ڕۆحیوە زۆر قەوی کە هیچ شتێک ئیدی دڵم ناشکێنێ ئێستا خۆزگە دەخوازم دەزانی بۆ خۆزگە دەخوازم بۆەوەی دەڵم بریا ئەو دەمیە و ئیلمەی ئێستا مەبە چۆنە من دڵم دێشە چۆن ئەمن قسەی ئیدێ کەس لە تەرەفدارەکان و ئەوانەی خۆم ئەو هەموو خەڵکە خۆشی دەویستم بەس ئەو خەتڵکێکی کام ڕەخنەی توندی لێ دەگردم کە وێرانیان دەکردم بەس من ئەوانم نەدیت ئەوەم دیت ئەم دەبوو ئەوم دیت بە ئەو هەموو خۆشەویستی خەڵکی هەتاکو ئێستام 2021 هاتمەوە وتم چونکە خۆم لەبیر کرد بوو وتم کەس منی لەبیر نەماوە نعلێکم لەبەردا بوو ئەو چاویلکەیەک و ئەوەیەکەیە لەبەرم دەکرد باوەڕ کە قسەم دەکرد گەنجەکان منداڵ بە قسەکردن دایان کوت تو فلان کەس نییە هەمیش دەم کوت با فلان کەسێکم بەس جاران بە پێچەوانە بوو ها ئەگە لەسەر مەسرح بووم و هەمیشە ئەکتیڤ بووم خەڵک دەکوت نازەخان دەم کوت نام خوشکی نازی ئێستا نا ئێستا بە فەخرەوە دەڵم نا بە خۆمم نازی بۆ هەتاکو ئێستا نەتوانی بە کۆنسێرتێک بکەی هیچ نەبێ گەر کۆنسێرتشی نەبێ لەوانەیە لایڤ میوزیکێکە بێ خەڵکانێکی زۆر حەز بکەن
لە نزیکەوە نازی عەزیزی ببینن گویان لە دەنجیان بێتن بەڵێ ئەوە لە بەرنامەمدایە بەڵام جارێ ڕاوەستاوین ئەلان تقریبان خەریکی کاری تازەم 8 کارم کردو بەڵێ قرار بوو ئەو مانگی 11 کلیپەکەم 2 کلیپی بڵاوکەمەوە بۆ سەری ساڵش کلیپ دو بە 2 یەک بڵاوکەمەوە بەس بێمۆئیدی و ئەوە بێقەولی ئەوانە بەعیز بکە شتەکان و پاشکێ لە بەرنامەمدا بە بڕوای من کەسێک نەتوانێت لایف گۆرانی بڵە گۆرانی بێژنێ بڕای تۆ ینی هەر کەسێک نەتوانێت بەڵای گۆرانی بڵێ گۆرانی بێژنیان نەیان پێ دەڵێ گۆرانی بێژن دڵێن لە من نێشێت کە دڵ لە من نێشێ بەڵام بەڕاستی گۆرانی بێژ یەکێک لە فاکتەر هەرە ئەسلەکان لایف توانی گۆرانی بڵێ لایف بتوانانی ئەو دەنگ و دەنگی باش هەیە لە کوردستانی ئەم دەتوان بڵم بە ئام باشن بەڵام هەر کەس دەنگی خۆش بێ ناتوانێت بڵە ئەمن تکنیکی دەزانم ناتوانێت بڵم سۆلفێژی دەزانم ینی لازمەیە بۆ گەنجەکان بە دڵسۆزیەوە وەکو خوشکێکی گەورەی خۆیان قسان لەگەڵ دەکەم حتمما سۆلفێژی کار بکەن حتمما سۆلفێژی کار بکەن حتمما بۆ خۆتان ڕۆژانە تەمرینتان هەبێ تەمرین بکە پرۆڤە بکەن بۆ دەنگی خۆتان بۆ ڕوحی خۆتان زۆر 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 گرینگە گیانە واشەوە درەنگە باشە ئەم گۆرانیەت ئاوتۆتۆنێکی زۆری لێ دراوە وایە باشە نازی عەزیزی ئەو کاتە توانای ئەو شێوەیە نەبوو کە گۆرانی بەباشی بڵێ یاخود بەمە بەست ئەو ئاوتۆتۆنە دانراوە ئەوە ئەمن و کاگەڕەزا کوڕی مامی خۆمە دانیشتین ئەم لە ئەو ساڵە تارانە بوو من دەرسم دەخوێن وتی بۆ نای گۆرانەکان بڵێن چکە ئەمن لەگەڵ ئەساتیتی گەورەی ئێرانە برادەنان خڕبووینەوە تەمرینمان کرد پرۆوەمان کرد بەس ئەو کەسێک کە تۆ فکر بکەوە لێرە دانیشتون گۆرانی دەڵێن برادەرێک کە گۆرانەکەی زەپت دەکات دانەیەکی هەڵدەگەڵێنی فاین دەنیا دیبا دەسیتەوە دەدا بە زیپلای دەکاتەوە مشکلەکە ئەوە بوو ئەگینا ئەمنە و ئالبۆمەی یەکەم گۆرانیم یەکەم ئەو ئالبۆمەی ئەوڵەیە قەرار بوو مامۆستا مستەبا میرزادە لە تارانێ بە ئۆرکێسەوە زەبتیکەین بەس لە منیان دزی یعنی لە منیان برد ناوەڵا دزیان ئەرێوەڵا دزیان بەڵام دوای کلیپشت بۆ کرد ئەخە مشکلەکەەوە بوو کاک ئێرفانتی تازە بڵاو بە تۆ مەیکە کاک ئێرفان بۆی کردم کاک ئێرفان زەنگەنە بوو کاک شاهۆش تەسویرەکەی هەڵگرت لەو پارکی ئێرە تازە پارێکدانرا بوو گوتیشم گوتی نانە ئەوە زۆر باشە ئەم بڵمسی ئەمن بخۆم دیارەت فەڵشی تێدایە ئێستاکە جوملێ دڵم ئاواژ نەبوو خۆ بە سافی کوتبوومان هەر بە سادە لە ماڵە ئۆرگەکە کوتبووی و تارەکەی بەیسلا کاک ڕزای ئەلبەوید لێیدا و ئەمە گوتمان ئیدی خۆمە نەمان کوت بڵاو بێتەوە دوای قەرار بۆ ئامادەی کەم ئەم لە مەهابادی ئامادەم کرد بی بەمە تارانە بیدەم بەدەستی کە ئوستادی کە دام بە ئوستادی نەشمان زانی ئەگە بڵاو بۆ زانیمان لیان بدوین دوای کولی کوردستانی داگرت وابوو گۆرانیەکە زۆر کولی کوردستانی داگرت لە ئەربایلۆی بپرسە ئەو دەم ئەربایلۆ بوو ئەربایلۆ من ڕۆژێکی چوم کوتم کوتی تەنها لە تاریخی ئەربایلۆیدا کە چەندین ساڵایە تەنها سیدێکی زۆر فرۆشڕۆیی ئیتۆ بوو نزیک بە 900,000 مال لە فرۆشت بەس 900,000 بەزەوتم خۆ کۆپیرایت و شت نەبوو یەکەم گۆرانیت کە بڵاوت کردەوە ساڵی چەند بوو لە تەمەنی چەند ساڵی بگوتت وڵا ئەمن 2003 بوو یا 2 بوو سێ چوار ئاوە ئەو ئالبۆمەمان کرد لە تەمەنی چەند ساڵی بوو 19 ساڵە ئێستا کاتی وێ بوو کەم بە گۆرانی بێژ چونکە فاکتۆری هەیە گۆرانی بێژ دەزانی هەرچەندمیش نیسبەتەن سەوادی موزیکم هەبوو زۆر شتم جۆ دەگرت بوو زۆر شاعرێکی باش بووم گۆرانی بێژی وەلی بە بڕوای من ئەگە زەمان گەڕابەوە ئێستا دەبووم بە گۆرانی بێژ بەشی زۆری گۆرانی بێژەکان دەزانی هەمان بیرکردنەوەی جەنابچیانەیە ڕاستی بەڵێن خۆزگە و ئیشانی پێشترمان نەکرد بە لە ئێستاوە دەستمان پێ ئەمن بخۆم لێرە دەڵم ئێستا خۆزگە بەس ڕۆیی تەواو بوو بەس لەو بەولاوە ئەگەر بتوانین بە هەموو هونەرمەندەکان دەڵم ئەوانی بێدەنگم بە تۆشەوە
حمولایەکی ئەوانی ئەگەر بتوانن ئێستا باشترین کاتی وەیەکە دەست پێ بکەین بەکاری باش بەکاری پوختە چونکە بەڕاستی دنیای موزیکی مەوەکو دنیای جاران نەماوە یعنی ئەوانی کە بڕێک لە موزیکیش تێدەگەن جۆگرەکان لاقل دەنگێکی سافیان جۆ لێ بێ موزیکێکی خاوێنی کوردیان جۆ لێ بێ کولتورێکی جوان لە کەسایەتی لە جلوبەرگ لە گۆرانی لەوەی کوردایەتیان جۆ لێ بێ کوردایەتی وەکو کولتوری خۆمان بەڵام طبعاً ئەوە بەشێکە لە باگراوندی تۆ ئەوەی کە هەیە و هەوادارێکی زۆر باش کە پێشووتر هەت بۆ ئێستش بە هەمان شێوە هەتا ممنونم سپاس وەکو ئەوە نەبێت کە بڵێ جەنابەت ئێستا زیاتر هاتووتێتە ناو بابەتە هونەریەکان چکە جەنابەت کەسێکی دیار بووی 21 ساڵ بەگزەرێ بە لە 21 ساڵ 22 ساڵ ئێستا شەر دیاری ئەمە هەر شانازی بەوە دەکەین کە ممنونم سپاس نازیخان لە تەمەنێکی بچوو گۆرانی گوتو هەوادارێکی زۆر باشیش بەڵام هەز ناکەی ئێستا خۆت ئاسایی گۆرانی بێژانی تری بە هەمان شێوە ئەرچیان تۆزە قورسترا لە گۆرانی گوتن لەبەرەوەی ئێستا جیلێکی نوێ گەورە بووە جیلە گەورە بووە کە لەگەڵ تەکنۆلۆژیایە جیلەکە کە دنیا بە بچووکی دەبینێ لە ناو مۆبایلەکەی لە ناو ئایپادەکەی هەموو شتێک دەبینێ هەز ناکەی گۆرانی گوتن بۆ ئەو جیلە تۆزە قورسترە لەوەی کە لە پێشووتر هەبووە هەز ناکەی قورس بەڵێ با قورسرە بەڵام ئێمە دەتوانین ئەگەر کەم کەمیش بێ بە دەنگێکی ڕەسەن بە شێعرێکی ڕەسەن بەش ئەوڕۆی بکەین وەکو موزیکەکەی بۆ دەتوانین شێعرەکەی شێعر و وتنەکە کوردانە بێ کە گوێ لێ بێ ئەوە کووردە بەڵام ئێستا ئەو جیلەی ئێستا فێر بوو گوێ لە تانگۆ دەگرێت گوێ لە مۆسیقای بلوز دەگرێت گوێ لە مۆسیقای ئارامبی دەگرێتن لە کوردیش ئەمە دەتوانین کوردی نەیکەین ئێوەش دەبێت زۆر باشە ئەم بۆ خۆم شتێکی ئەوان کوردە کردوتە دەی سەرکەوتو دەبی ئیشەڵڵا هیوادارم بەدڵی هەموو لایەک بێ و دڵنیاشم کە بەدڵمان دەبێت هیوادارم زۆر باشە من بۆ پارتە پرسیارم نەما نازیخان ئەو یاریە جەنابەت وابزانوتت بەس ئەو یاریە دەزانم بەڵێ هەتا ئەوم دۆزیەوە دۆزێک زەحمەت بوو نەبوو لە هەموو شوێنێ خۆزگە شتانە ببنەوە باو وانێتخوا با ئەمە خۆزگە دەخوازم بۆ ڕۆژانەی کە تەنیا یارێکی کە دەمزانی و حەزم لێتی هەتاکو ئێستاش مار و پێژە ئێمە بە هەولێری پێی دەڵێن زار و مار بەڵێ لەبەر ئەو زارەکەی و مارەکەی حسابمان بۆ پێیژەکان نەکردووە هەڵی دەبزانم چەندێنێ یەک با فێڵش لێ نەکەم بۆت بێنمەوە خەجاڵەتم ببوو یەک بوو یەک من زۆر بە شانسم ئێستا ڕێک شەشە هێنم ناوەڵا یەک ئەوە یەکی منیش کاکە فەرموو شەش سپیەکە تۆوی دەیتە حەوت ئەستەکەم لە بیرکاری زۆر خراپی بەێ وەڵا زۆر چاکەم فقط برێک چاوەکانم سێ یەک دوو سێ من لە بیرکاری زۆر خراپم دوو پێنج یەک دوو سێ چوار پێنج لە نۆمە منیش فەرموو چوار خوارەوە ئەوەیە یان ئەوەیە ئەوەیە وەرەوە چوار هات چاکە چوارم هێنا هاتیشمەوە سەر ئەستەکەم ئەم بۆ بەختم باشە بێت هیوادارم لە تەواوی بوارەکانی ژیاندا بەختت زۆر سپاس یەک دوو سێ چوار پێنج شەش چوار چوار بوو بڵێ ئەکە هەشت دوو سێ پلیکانمەیە منە چوو بە سەسی یەک دوو سێ فەرموو شەش یەک دوو سێ چوار پێنج شەش ئێمە خوار نایێتە خوارەوە لە شەست یەکەکەیە یەک ئەم بە چاو برد دەی سێک بۆ من هەرە وڵا سێ یەک دوو سێ ئەو مای گۆد
پێنج یاڵە پێنج یەک دوو سێ چوار پێنج وەرەوە خوار وەرەوە سەد سلویەکی باش بوو ئەو خراپ بۆ دڵم بوو نامشکل لەمان نیە یەک دوو لە هەفتاوەش بێن چوار چوار یەک نە ئەوها یەک دوو سێ چوار واو هەر لە شوێنی خۆیەتی پێنج یەک دوو سێ چوار پێنج شەش شەش یەک دوو سێ چوار پێنج شەش ئەوە مەهەستی بوو مەهستی سەچار بەڵێ یەک دانیان هەیە ئەوەی دەکەن گۆرانی دەڵێن زۆر گۆرانیکەت بیرە زانی دەڵێم یار همیشه جون جونی همسایه مهربونی میخوام بیام به دیدنت کی میدی ترک مهمونی کی میدی ترک و مهمونی خوبه درا رو وا کنی منو باش صدا کنی مرغ دل شکسته رو از تو قفس رها کنی از تو قفس رها کنی زنجیر عشق دستمه نیاز قلب خستمه از دست این غریبه ها هرچی کشیدم بستمه هرچی کشیدم بستمه از دست این غریبه ها هرچی کشیدم بستمه هرچی کشیدم بستمه ئەیدەم خۆش سێ یەک دوو سێ پێنج ئەو لە یەک سێ یەک دوو سێ جارە دوم بۆ بێتەوە حاڵم باش نابێ چوار ئەی بۆ مشکلە نیە نەوەڵە دێمە پێنج. ئێرە پێنج لەکوێوە هاتمەوە شۆ چاش خۆی ژیان وایە یەک دوو سێ چوار پێنج شەش بەس ئاخر بە حەقیقەت ژیان ڕاستەقینە ئەوەیە مار و پێیژەیە بەس بەو جێگایی کە دەبێ بگەی ئاخرەکەی دەگەی وایە و متمەعین بە بەو جێگایی کە دەگەی تۆ هەر ئەوەندەی ڕاستە زۆرتر نی بەس دۆڕانیش نابێ ماندوو بکە هەر چونکە دەبێ دەبین هەوڵ هەوڵدان تاکیت یەک پێنج یەک دوو سێ چوار پێنج شەش دوو سێ چوار پێنج جا ئیجارانی مەک لایما زەیتمان دەکرد چی؟ کە شەشدەها جایزەیەکت هەبوو دەبوو یەکی دیکەشە تایشفەوە آخر ئەوە یاریەکی ترە ئەوە بزانم ئەوە نییە وایە ڕاست دەکەی مینچەکەی ئەو بەرێتی دوو دانت دوانیان چوارە هەتا وایە بە شەش نەبێ نایەکە دەرەوە وایە وایە با ڕاستە ئەوە یاریەکی ترە پێنج نە ئەو هەبڕۆ زەبێ یەک بینی ئیلا یەک یەک دوو فەرموو یەک دانم دەوێت یەک هیوادارم هەروە بێ یەک دوو سێ فەرموو لەسەر یەکەکە بوو وایە ئاگام نەبوو ئەوە دوو یەک دوو سێ چوار پێنج شەش هاتمە ئێرە باشە باشە یەک دوو سێ نە ئەمجارە نەبوو یەکێکم دەوێت یەک دانەیەکم دەوێت ئەوی قسمەت بێ ئەوە دڵنیا بە بمبورە سێ سێکە ئیشکەم یەک دوو سێ
ها ئەو یەکەی نادێکی نەکرد بە خەرز بدەی بە من یەک ناو من گرتمەوە دام ناو یەک نانا فێڵم لێمەکە یەک بدنا ئەخنا گرتمەوە من 1 2 3 دەی 4 5 6 سەردووکمان یەک یەک پیرۆزت دێ سپاست دەکەم تا لە ژیاندا گرنگ ئەوەیە بە چه هەدەفێکی ئێمە کردمان ڕاستە چه ئەتۆ بیبێ و چه ئەمن بیبمەوە هەردووکمان بردومانێتەوە ڕاستە کەسانێکی دیکەش پێی دڵخۆش بوون ئەوانش بردوێنێتەوە ڕاستە لە ژیاندا دۆڕان و بردنەوە مانای نییە ڕاستە چونکە هەر ڕۆژ تکراری دەکەینەوەمە ڕۆژێک دەدۆڕێن ڕۆژێک سەرکەوتو دەبین پس ئەو هەدەفەی کە هەمانە ئەو شتێک کە دەمانەوێ گرنگترنیشتا ئێستا هەدەفی من و تۆ یارمەتی دام بوو چ جەنابەت بیبێ و چه ئەمن بیبەمەوە یەکە ڕاستە بێ ئەمە شەریکین لەو وەیدا ئەوەکو ئەوە فەن وەکو دڵخۆشی دەڵێم ئەم برمەوە نانەمەتاکی بەس هەدەفەکە گرنگ بوو ڕاستە زۆر باشە نازیخان من چاڵنجی ئەوم دانابوو ژینگە پارێزێکەیە لە هەولێر بەڵێ دیارە خۆی و هاوسەرەکەیان هەردووکیان نەخۆشن بەڵێ هیوای ئەوەمە کە خودای گەورە شیفایان بدا حتمان بەڵام پێویستیان بە هەنێک دەرمان هەبوو چاڵنجەکەی من بۆ تۆ ئەوە بوو جا دەرمانەکان چن نازانی نازانم چەندن بەڵام چاڵنجەکەی من بۆ تۆ ئەوە بوو ئەگەر من بمردایەوە ئەوم بە تۆ دەکرد ئێستا تۆ دەتوانی بە هەمان شێوە هەر چاڵنجێک کە تۆ پێت خۆشە چاڵنجێکی خوێر خوازی بێتن من بیکەم من هەر ئەوەی جەنابەت دەکەم ئەخر تۆ بردووتەوە بێ من ئەخەر بیکەم بە قەرزم دێ من جارێکی دیکە چاڵنجێکی دیکە بە تەلەفۆنت فێدەم بڕۆ بڵم ئەو ئیشێ بکە فەرق ناکە من ئەگەر بخۆم بم من لە ژیانمدا ئەوەم یارمەتیدان و دەستگرتنم لە هەموو شتێکی بۆ گرنگترە جاچی حیوانێکی بێ خانومان بێوەکو ئەو سەگی بێلانە پشیلەی بێلانە ئینسانەکان بۆ من مهمە بە ڕۆحەکانی یارمەتی دەری یەکتر ڕاستە ڕۆحی مرۆڤایەتیمان تێدا زیندوو بێ یعنی زیندووکەین لە ساغ و تەندروست باش بن مەمنون زۆر باش یعنی من هەمان چاڵنج دووبارە بکەم حتما کەماڵی وێ ئیشەڵا بۆ جارەکانی دیکەش لەو چاڵنجانە زۆرتر تکرارکردنەوە و لە سۆشیال میدیا وەرم بابیکەینە مۆت وەرم بابیکەینە کۆمەک بەزەی چاڵنجی جلی ئەو ڕەنگەی لە بەرکەمەوە ئەوەی بکەم وەرن چاڵنجی وەیدانیم بزانین چه هەمە زۆرتر کاری باش دەکەین چه هەمان یارمەتی دەری یەکتر دەبین وا بزانم ئەوە زۆر مهمە ئێستا خۆشەویستیە ئەوەش دەچێتە نێو قالبی خۆشەویستی تاکیت دووبارە زۆر سپاس بۆ جەنابیشت دەگەڕینەوە ئەوێدا دەنشین دەست بە پرسیارەکانی سپاس دەست خۆش بە یاریزانێکی باش زۆر سپاس بەخێر بیتەوە زۆر سپاس هەندێک خەڵک پێی وایە هەر کەسێک کە مایکێک بگرێتە دەست دەبێت بە گۆرانی بێش تۆ بۆ چوونی تۆ بۆ ئەمە چییە؟ هەڵبەت دەبێتە گۆرانی بێش بەس نابێتە هونەرمەند بەڵێ هونەرمەند فاکتۆری خۆی زۆرتایە بەڵێ هونەرمەند هونەر ئەگەر ئەتۆ ناوی هونەر ژۆلێ دەبێت ینی ڕۆح بەڵێ ینی سەرچاوی حەیات ینی ژیان هەرکەس دەنگی خۆش بێ هەرکەس ئەکتێکی جوان بنوێنێ هەرکەس ڕەسامێک بێ هونەرمەند نییە بەس ئەتۆ دەبێت بە هونەرەکەت ڕۆحی خۆتی بدەیتێ کە زیندوو بێ و دڵ لە قسەی دڵ تێبگا باشە زۆر جار دەبینم ڕەخنەگری لەوەی گلەیەکی زۆرت هەیە لە گۆرانی بێژانی ئێستا بۆ پێت وایە بە تایبەتی ژنەکان بەڵێ پێت وایە کە دەڵێ ئێمە هونەرمان دەکرد بە قورگمان بەڵام ئێستا هونەر دیوێکی تری هەیە بۆ نمونە دەڵێ وەکو گۆرانی بێژ نابیندرێن وەکو مۆدێلێک دەبیندرێن یان وەکو نمایشکردنێکی خۆیان زۆر خراپە شتە پێت وایە زۆری لە یعنی زڵم غەدرێکی زۆر لەو کەسانێک کە واقعیشن
ئەوانی کە بەڕاستی هونەرمەندن غەدێکی زۆر لەوانیش دەکرێ بەڵام ڕەنگە هەموونا چکە من نسلی یعنی زیلی ئێستام زۆر خۆش دەوێت بەس حەز دەکەم بڕێکیش یعنی لە باری گۆرانی کوتنەوە سولفێژی کار بکەن ڕسمی کار بکەن حتا ئەگەر بتوانن ئەگەر دوو نۆتیژی موزیک لێدە موزیک ژەنێکی موزیکێکی هات بژەنن چکە یارمەتی دەری خۆیان دەکا کەسێک کە جەنابەت موزیک ژەنی 100% گۆرانی بێژێکی باشتی تاکو گۆرانێکی کەسێکی دیکە کە موزیک نازانێ چونکە گوێەکانت زۆر باشە بۆی کە فاڵش نەبێ بۆی کە ڕیتمەکان بۆی کە تەحریرەکان ئەوانەی لەسەر شوێنی خۆی گۆرانەکەی لەسەر شوێنی خۆی دابنێ پێت وایە کە گۆرانی گوتن وەدەنگ خۆشی پەروەردەکراوە دەبێ پەروەردەی بکەی یاخود بەهرەیەکە خودا پێت دەدا بەهرەیەکە خودا داوێتی بە تۆ توش دەبێ پەروەردەیکی ینی هەردووکی لە پێشدا بەهرەیەکە کە خودا داوێتی بە تۆ بەڵێ وا دەبێ پەروەردەشیکی زۆر باش خدا ئیشی خۆی کردو زۆر بە جوانی سپاس بەس تۆش هەنگاوی بۆ هەڵێنەوە باشتر ئەو هەدیەی ئیلاهی ڕابگرا هیچ گۆرانێک تێت تۆ مار کرد بێ حەز نەکەی گوێ لێ بگریتەوە زۆر ئەمنیش زۆرم هەڵا هەیە ئێستا شانە بەس ئێستا ئیشەڵە کارە تازەکانم جۆگیر دەبن دەبیستن سەیم کردو کەمتر بێتەوە بەس من دەستم لە خۆم هەڵ نەگرتەوە من سۆلفێژی خۆم کارێ دەکەم بخۆم یانێگە گۆرانی نەڵم دەمرم دەڵی من دەنگێکی شاخاویم هەیە دەنگێکی هارمۆنیم هەیە دەتوانم هەموونەوە گۆرانێک بڵێم دەتوانم هەموونەوە بڵم مەبەست چییە لە شاخاوی و هارمۆنی من مۆسیقیمە لەوە تێدەگەم مەبەست هارمۆنی چیە بەڵام لەوانەیە بۆ بینەر تۆزێک جیاواز بێت مەبەست چییە لەوەی کە دەنگێکی شاخاویت هەیە یعنی دەنگێکی تەبیعیم هەیە و دەتوانم ڕام هێناوە کە بتوانم بە هەموو سەبکەکان بتوانم گۆرانی بڵم یعنی تۆ دەتوانانی ئێستا بە هەموو سەبکەکان گۆرانی بڵێ تا حدێکی زۆر هەموو ستایلەکان بەڵێ تقریبا یعنی دەتوانی ئەرەبێسک گۆرانی بڵێ سونەتی گۆرانی بڵێ بەڵێ پاپ و بەڵێ ئارامبی و بەڵێ جازیش دەتوانم جاز دەتوانی بڵێ بەڵێ گۆرانی جاز قورسە زۆر دەتوانی زۆر خۆشە زۆر باشە پێم خۆشە ئەی مەبەست لە هارمۆنیە کەسیە هارمۆنی ینی بتوانم بخۆم ڕێکخەم لەگەڵ جەنابەت موزیکێک دەدی بە من خۆم ڕێکخەم هارمۆنی لەگەڵ پەیدا بکەم یعنی ارتباطی بڵێ ارتباط و تێکەڵاو لەگەڵی بۆ خۆی هارمۆنی لە زمانی مۆسیقی بریتێ لە تێکەڵکردنی چەند دەنگێک لەگەڵ یەکەم ئەلبومت لە سنتەرێک لە هەولێر بڵاوکراوە بەڵێ ئەربایلۆ وەک باز دەکرێ من خۆم بیرم نییە یاخودەوە زۆرترین فرۆشی هەبوو ئەو کاتە بەڵێ باشە هیچ ئیسیفادەیەکت لێ کرد هیچ سوودێکت لەو زۆر فرۆشیە کرد ئەسڵەن هیچ تاکو ئێستاش باشە بەڵام نا ئەخە مەطلبەکەی فەرقی دەکرد ئەزانی تازە بڵاو ببوو لە کوردستان ڕۆژهەڵات هەموو کەس هەی بوو ئەمن هەر لە شاری مەهاباتیە تقریبان 100,000 لێ فرۆشت بوو زۆرتر هەموو جێگایەک لێ بوو ئیدی دوای برا ڕەفیقێکم هەبوو کوتی ناسی کوتم دەڵێسی کوتی و دەنگی تۆ بڵاو بۆتەوە کوتم نا کوتی کوڕە لە هەموو جێگایەکی لە تارەنڕاتمەوە مەهابادێ چوون پێم کوت لێرەش پێی دەڵم قەتی نابەخشم قەت نایبورم ئەو کەسێکە بڵای کردەوە هەر ئەو کەسە بوو کە بووی زەپت کردین قەرار بوو ئەمن لەگەڵ ئوستاد مجتەبا میرزادە قسەم کرد بوو چکەم شاگردی بوو شاگرد چۆن قوتابی شاگرد لێرە پێی دەگوترێ قوتابی بەڵێ قوتابی مامۆستای بووم ئەویش کوتی نازی حیفە ئەو گۆرانیانە بێنە ئەمن بە ڤیۆڵۆنی بەوانە بۆ جێبەجێرەکەمەوانە ئەمە خەریکی بی بوون نۆتەکانی دەنووسێەوە ئەم بە کاگرەزاوانم کوتم با بە کاگرەزا ڕێز و خۆشەویستیشم بۆ کاگرەزای هەیە چونکە زۆری زەحمە لەگەڵ من کێشاوە ئەم کەسێکی زۆر بە ئاماگرم کەسێک کە یارمەتی دەرم بۆ ئەو کەسانە قەتیان لەبیر ناکەم قەت هەمیشە لەبیر من بەس کوتم شتێکی وایە کوتی جا تازە ئەو شتە بڵاو بۆتەوە ئیدی کوردستانی ڕۆژهەڵات هەمووی داگرت کە داگرت ئەویش هاتم دەم هەویست بێم بۆ هەولێرێ لە هەولێرێ بووم لە چوارسەرای کاگێرفان زەنگەنە خدا ڕەحمەتی کە ئینشاڵڵا
بۆ فستیڤالی موزیک داوەتیان کردم لێرە کاتم لەگەڵ کاک ئێرفانیش ئاشنا بووم ئەوانە ئیدی کاک ئێرفان کوتی وەڵا مشکلە نێت تازەوە بڵاو بێتەوە لێ گەرە بە هەروا بڵاو بێتەوە ئیدی من چوومە ئاربایلۆی بخۆم وتم کاکە و سیدێ من بڵاو بێتەوە ویش کوتی وەڵێ بێنە ناسی خاندە ئەو دەم من مەشهور کەس منی نەدەناسی بخۆم چووم زۆر بە فەخرەوە ئێستاش ڕێز و ئیحترامیم بۆ هەیە بە زۆر جوان دوای چەند ساڵ دوای 7 ساڵ 8 ساڵ چوومەوەکنی دزای نازی خان حتاکوی ئێستاش لی دەفرۆشم دەمەوێت باسی گۆرانیەک بکەم کە گۆرانیەکی زۆر پڕبینەر بوو گۆرانیەک بوو کە خەڵکێکی زۆر حەزیان لێ بوو کە جەنابەت بە زاراوەی کرمانجی گوتت هەتا ئێستاش گوێگرێکی چاکی هەیە بەڵام باوەڕ دەکەی کە گۆرانیەکە زۆر مەشهور بوو بەڵام کەم کەس هەبوو بزانێ ئەم گۆرانیەکی نازێ برێک کەس نەیدەزانێت شێوێ بڵاو ئەوە لە تەواوی تلوزەنەکانی ئێرانێ لە سایتەکانی کورمانجەکان لە ئوروپا ئەو کاتێککە خەڵکەوە نەبوو دەهاتە دەرێ تەزاوڕاتیان دەکرد مویسفادەیان لێ دەکرد هیچ کەس خۆ نەیدەزانێ منم بەس من ڕۆژێکی مەسێجێکم نار بۆ برادێکی تقریبەن ئێرانین زۆریش بێ ئینساف بوون زۆریان زانی دەزانی چەندەوی خواردبوو بۆ بەعزێکی مەسەم سایتت پێ دەڵم لە سایتێکیدا فقط 25 میلیۆن وی خواردەوە بێەوەی کە هیچ نێوێک لە من بێنن یعنی زۆر گوناها ئەمن دوایە بۆ خۆم برادەرەکانم کوتبوویان بابە ئەوە هەموو کەس دەوێت دەزانی ئەمن کورمانجی خەڵکی تورکیام کەس نی دەزانی نازیم ئەو گۆرانیم کوتەوە دوایش ئەو گۆرانم ئەمن ئەو گۆرانیم بەڵێ ئەوە لە سلێمانی کردم مەمە لاوگ لەتیف بۆی کردمەوە زۆ گۆرانی شایی بوو کە بۆ خۆی تەرەفدای بە من ئەمن کردمەوەتەنی بەس بۆ وەتەنێ بۆ خۆشی پێی سیر بوو چۆن کاتی خۆی لەبی تا گۆرانەکانی عەلی مەردانیم کورد زۆر خەڵک مەسل نەسلی گەنجەکان هەموو زانیان مەسەلەن بە ئیفتخارەوە بە ڕێز و بە حورمەتەوە عاشقی عەلی مەردانی بوو بە زۆر کەس گەنجەکان ناندەزانی دوای من گوتم عەلی مەردان ئیتەمەنی منی عەلی مەردان بەس من عەلی مەردان وەکو شاهکارێک وەکو ئوستورەیەکی گەورە چاوی لێ دەکەمە تاکو ئێستاش دەنگی دەڵێ لۆکەیە ڕۆحی ئینسانی پێ خان دەکرێت عەلی مەردان مەقام ناسێکی زۆر باش بووە ئەمنە گۆرانیانم هەڵبژات گوتم داودەم گەنجەکانی لایمەش زۆر ناندەزانی زۆر مهم بوو ئەوە ئەو گۆرانی بادینی شەربەتر ئەم گۆرانیەی دیلان گۆرانێکی زۆر بەربڵاو بوو وەکو باسشم کرد یعنی کەم خەڵکە بوو بزانێ ئەم گۆرانی هیچ جەنابتە پێم خۆشە ئەگەر بتوانی حسر چاوه من دباره وەک بارەنا بوهارێ ئاگر و مش ئێش و ئەلەم لەسەر مەدا دەبارێ مژوەر نەگوت باوەڕ نەکەن دوژمن وەک گوری هارێ دیلان دیلان وەی دیلانە سەبرا دلان دیلان 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 وەی دیلانە سەبرا دلان چەند ساڵە بندەستانە منەشی و نەوارە بژوەر نەگوت باوەڕ نەکەن دوژمن وەک گوری هارە دیلان دیلان وەی دیلانە سەبرا دلان دیلان 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 وەی دیلانە سەبرا دلان ئەف چەند ساڵە بندەستانە منەجی و نەوارە بژوەر نەگوت باوەڕ نەکەن دوژمن وەک گوری هارە گەرەک ئیدی ئەم بزانن کەسمەرە نابیتیارە دیلان دیلان وەی دیلانە سەبرا دلان دیلان 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 وەی دیلانە سەبرا دلان دیلان 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 وەی دیلانە سەبرا دلان
خۆش دەنگ خۆش جیلی هەشتاکان جیری ئاڵتونی جیلی هەشتاکان چاویان کردەوە هەندێک هەستیان بە دنیا کرد شەڕی عێراق و ئێرانیان بینی تۆزێکی تر گەورە بوون شەڕی براکوژیان بینی تۆزێکی تر گەورە بوون شەڕی ڕوخانی سەدام حوسێنیان بینی ڕژێمی سەدام حوسێن تۆزێکی تر گەورە بوون شەڕی داعشیان بینیم زۆر جیلی هەشتاکان زۆریان بینیوە پرسیارەکەم لێرەیە من ئەوە طبعاً لەو ماوەیە پێشوو چاوپێکەوتنێک کتەبوو لە شوێنێک لە شوێنەکان هەستم کرد زۆر بەوە تێکچووی کە کۆمەڵە کۆمنتت هاتبوو بۆت پیر بووی توزانمی کرد حەزم لێ نییە من بیڵێمەوە خۆش من ئەوەی ئەوەم کە دەبینن من ناتوانم ئەمن داری موسان پێێنێ ئاسایی ئەوە گۆچانی ئازەتی موسان پێێنێت لێ دەم و گەنج من ئەوم بەڵام بەوە قەیوانی بەو شێوێنی کە ئەو کۆمنتانێک کە بۆ هاتبوو وڵی نازانم نەزەری باشتانە و مەرحەمەتتانێ مەمنونم بەڵام تەمەنە دەڕەوە بەزە من نازانم ئەمن کۆمنتیان دووسی بوو کۆمنتەکە بخۆم بدایت دەمەویست ئەو بکەم ریپلەی دیتەوە نام دەمەویست بکەوم کۆڵ بدەم دوای کوتم بابەجێن کۆڵی چ دەدەیت ئەو بۆ خۆی دانیشتون نەزەری خۆی نووسیوە هەر شتێکی بێ ئەمنیش ئەزانی خەڵک گەنجەتی لە تەزمیل وشتی ئەمن ناتوان بیکەم یعنی ئەوەی کە هەم بەوەی رازیم خۆم هەشتاکان زۆر بێوان هەشتاکان هەفتاکانیش زۆر باشن هەفتاکانیش زۆر باشن هەشتاکانیش ئەوە هەموو بخوانن زۆر باشە پێم خۆشە نازی جارانەمە من هیچم نەکردەوە لەگەڵەوەش نیکە تەزمیلۆشت نا دەزای زۆرم پێخۆشە ژن بەچی دڵتان خۆش دەبێ بیکەن بەڵام ئەمن وەکو خۆم وەکو نازی دڵم بۆی خۆشە دڵم بۆ فێسی خۆم خۆشە دەمەند درێژ بن هەر لە دەناژنەکان حەقیانە کوڕەکانیش حەقیانە چ دڵتان پێخۆشە بکەن ئەمە هیچ ڕەخنە منە بەڵام ئەمن وەکو نازی بەڕاستی بخۆم ناتوانم بخۆم حەزم لێ نییە زۆر باشە ئەگینا حەزی خۆتان پیرۆز و خۆتان نازناوێکیان لە نازی عەزیزی نابوو نازناوی هایدی کوردی ئەمن لە مەزلیسێکی دانیشتە بووم مامۆستا خاڵقی گۆرانیم دەکوت گۆرانیمان دەکوت کۆنسێپتێکی بوو لە چوارچرای کوتێگە هاتمە ژوور و کتم ئەو هایدەیە چییە گۆرانی دەڵەوە تۆ کتم مەڵە مامۆستا ئەوەنە یاری بەخێر بێ ئەمن لە خودی تارانش هەتاکو ئێستاش چەندین کاری فارسیشم زۆرە گۆرانی دەڵێم و ئەوە زۆر بە من دەڵێن گۆرانیەکانی هایدی بڵە نا من چونکە ئەو مامۆستایە ئەمن ناتوانم بڵم ئەمن دەتوانم ئێستا لە تەمەنێکیدان بڵم ئەمن نازیم سەبکی خۆم هەیە و ڕێگای خۆم هەیە بەس تۆنی دەنگم ئاڵتوێ بۆیە خەڵک وە ئەگەر گوێی لە دەنگم دەبێ ئەوە دەبێ زەنگی دەنگەوەنێ جەرەسی دەنگم شاید بەزە جێگایەکی بڵێن شێفێکی باشی هیوایەتم باش پرسیکردنە خواردن دروستکردن زۆر باشە من وەکو پرسیارم نەماوە پێشم خۆشە بزانم بەرهەمی تازت چییە بەنیازی چی کەی گوێگرانە دڵخۆش دەکەی بە من بەرهەمەش تقریبا حوتەش گۆرانی بوو قەرار بوو 2025 دەستم پێکرد حرفەی بێمەوە گۆرپانەکە شتەکانم هەموو ئامادە هەیە بەڵام دووبارە ئارنجی تازان دەکەمەوە حەزم زۆر لێە بۆ لە پێشدا بۆ ڕوحی خۆم گۆرانی بڵم چونکە ڕوحم زۆر پێویستی پێێتی پێویستم بە بەدادی بگەم ینی بەهانای دڵی خۆم بگەم خۆم کەس کە پێی ناگا بەس بخۆم بەهانای ڕۆی خۆم بگەم
ئینشاءالله هەردەم دڵخۆش دەبێ. زۆر سپاست دەکەم جەنابی شت وەرەوە مەیدانی وەرە گۆڕەپانی چۆلمەکە جارجارە هەر بە عودەکەشت بێ هەرچەند هەرتا زۆر بکەمی بەڵام حیفە ئینشاءالله بە پشتیوانی خودای گەورە ئینشاءالله ئینشاءالله دەست پێ دەکەینەوە ئێمەش. بەم دیزیکانە گۆرانی بڵاو دەبێتەوە ئینشاءالله. بەڵێ بەڵێ قەرار بوو ئەوڕۆ دوێنی ئەوانە کلیپێک بڵاو بکەمەوە بەڵام ئیدی بێ قەولن زۆر باشە دیوادارین بە زووترین کات بڵاو بێتەوە و چەندین کلیپا گوێگرێکی باشی هەبێ. مەمنونم بۆ سپاس دڵنیاشم کرد گوێگرێکی باشی دەبێ. زۆر زۆر سپاس سپاس بۆ جەنابی مەمنونم لە ماڵی خۆت بووی. هیوادارم مرتاح ببی هیوادارم لە پرسیارەکانم دڵگران نەبووبی هەر شتێک بێ. دووبارە من زۆر زۆر خۆشحاڵم کە جەنابتم لە نزیکۆ بینی هەر چەندە جارێک تر یەکترمەوە دوو جاری تریان جێرمەوە باس بکەم باسکە کاک هەڵدێر دیارە کاتی خۆی زوو یەکەم دەنگ خۆشەکانی کوردستانی بوو لە مسابقەکەیدا لە کۆڕەکی کەسێک لێوێ بوو گوتی کاکەڵدێر بە غرورێک و تازە پێگەیشت بوو مەشهور بوو جوانچاک بوو دەوروبەری ئەو هەموو گۆرانی بێژت باشە دەهاتن دەڕۆیشتن دی کاکەڵدێر وەرە ئەوە نازی خان گۆرانێکی لەگەڵ وڵە بۆ گۆرانێکی پێکەوە ناڵێن کاکەڵدێر ئاوە چایەکی لە من کردی هەستە ڕۆی دوای بە هەر حاڵ ئەو یادەوەری ئەو دەمیش هەر 17 ساڵ تەمەن و بە هەر حاڵ کاکەڵدێر ئەم بەخۆشم دزوێ و کەسانم گۆرانێکی دیکەش لەگەڵ برادێکی دیکە کوت بوو کوتان دوێتان ئەویشم زۆر پێخۆش بوو ئەویش با بزانام ئێستا لە کانەدا دەژیوە نا لێرەیە ئەویان لێرەیە بە هەر حاڵ جەنابیشت بەرەوە ئەم دەمێکە دەتناسم نانە جەنابشی لە لای ئێمە هەر کەسایەتێکی جوان و دەنگێکی خۆش و ینی من ئەو مووقفم زۆر بیر نییە ینی بەواقعان ئەخێر دەمی مەغرور بوو خۆشتی بوو تازە پێدەگەی 17 ساڵ چایەکی لە من کرد مەمزان پیر بوو ئەوە کچێک بەونێم خۆی پێ ناو بڕوەم نا زۆر عادیە هەر شتێک بە قەرای تەمەنی خۆی ئینسان بێکات نەگەنامنیش زۆر لە گەنجیدا زۆر ئاومەوە بوو بەس ئێستا بۆ بێ ئێستا گەیشتم ئێستا دەڵم تاکو ئەوە بین متەوازە تەوازونمان هەبێ خەڵکمان خۆش بێ کەسێک کە بۆ لامان دێ بە دڵ و بە ڕوح و بە گیانەوە دەڵە نازی ڕۆیەکی خۆشی بدەینێ ئەو ڕسمێکیشی کرد ئەوانە ئەمایان کردە نازی زۆر سپاس بۆ جەنابی هیوادارم ئەگەی کەم و کورتێشە بێ نا دڵنیام کە بینەران بە دڵیان دەبێت دووبارە زۆر سپاس لێرە بووی زۆر خۆشحاڵ بووم سپاس بە هەموو لایەکتان لە هەر پرسیارێک کە دڵت شابیان هەشتێک نا ئاسایی زۆر خۆش بوو زۆر بەدڵم بوو زۆر گەورت کردین ئەمنی شەرەتر هەر هەبی و دوای ساڵانێکی زۆر دینیوینەوە زۆر خۆشحاڵ بووم زۆر سپاس تەواوی دۆستانیش سپاس گوزاری زۆر سپاس دەکەم دووبارە زۆر سپاس هەر هەبن تەمەن درێژ بن بە تەندروستێکی باش زۆر سپاس ئەنگۆ شەرەتر زۆر سپاس